کوردەکانی سووریا پێشەنگی هاوپەیمانێکن شاری ڕەقە بگرن کە شوێنی بەهێزی دەوڵەتی ئیسلامی لە باکووری سووریایە. ئەمریکا حوتی ڕابردوو ڕایگەیاند بۆ مسۆگەرکردنی سەرکەوتن بەسەر داعیشدا چەک بۆ کوردەکانی سووریا دابین دەکات. ئەو ڕاگەاندنە چەند ڕۆژ پێشەوە دێت کە ئەردۆغان بۆ یەکەم جار لە ماوەی 4 ساڵ سەردانی کۆشکی سپی دەکات. ئەردۆغان زۆر پێداگرە کە ئەمریکا نابێت چەک بە کوردەکانی سووریا بدات کە تاوانیان دەخاتە سەر یارمەتی لە ڕێکخراوەی پەکەکە وەردەگرن یان هاوپەیمانن. گرفتەکە ئەوەیە کە هیچ گروپێکی تر لە سووریا نییە شاری ڕەقە بگرێتەوە. لە دەمێکدا لە ڕێگای سکایپەوە بۆ دەنجی ئەمریکا دەدوا بەڕێوەبەری پرۆگرامی خۆرهەڵاتی ناوەڕاست لە ناوەندی وودرۆ ویلسۆن هێنری بارکی گوتی ترامپ مسۆگەرە کە داعش لە ڕەقە دەبێت شکست بدرێت. ئەو دەیەوێت ڕەقە بگرێتەوە چونکە دەیەوێت لە توانایی دابێت بڵێت ئەو داعشی شکستدا کە ئۆباما تێیدا سەرکەوتوو نەبوو. کاربەدەستانی لەشکری ئەمریکا جەختیان کردووە کە هاوپەیمانەتی لەگەڵ کوردەکانی سووریا باشترین بژارە بۆ گرتنەوەی شاری ڕەقەیە. هیچ هێزێکی دیکەی لەشکێنی نییە کە توانای ئازادکردنی ڕەقەی هەبێت. کوردەکانی سووریا پێشتر لە گرتنەوەی شاری منبەجدا خۆیان سەلماندووە و بۆ ماوەیەکی درێژیشە خۆیان بۆ گرتنەوەی شاری ڕەقە ئامادە دەکەن. پێش سەردانی بۆ ئەمریکا سەرۆکی تورکیا خۆشببینە کە واشنگتن گۆڕان بەسەر بڕیارەکەی دادێنێت. دەمەوێت هەموو ئەو زانیاریەی تا ئێستا وەک دەنگۆ بیستومانە بخەمە بەرچاو. ئەمن بە وشاری جەختی لەسەر دەکەم. پێم وایە ئەو سەردانە لەسەر ئەم بابەتە دەبێتە خاڵێکی گرنگ. هەروەها دەهەوێت فەتحەڵڵا گولەن مەلای تورک نیشتەجێی ویلایەتە یەکگرتووەکان ڕادەست بکرێتەوە کە تاوانی دەخاتە سەر پلان دانەری سەرەکی بۆ کودتای سەرنەکەوتووی پارەکە لە تورکیادا بووە. بەڵام توێژێنەران دەڵێن وێنازێت ترامپ نەک لەسەرەوە مەسلەیە بەڵکو لەسەر هەر بابەتێکی گرنگی دیکە ڕایخۆی بگۆڕێت. بۆیە ترامپ بە جۆرێک لەگەڵ ئەردۆغان مامەلە بکات کە یارمەتی بکە پشتیوانانی خۆی لە نێو خۆدا ڕازی بکە.